هاوڕێیانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ڤیدیۆی ئەمڕۆم جیاوازە، باسی دیوەکەی تری وڵاتی کەنەداکەین کە کەس باسی ناکات. ئاستەنگیەکان، قورسی ژیان لە کەنەدا و بۆ کوردان بۆچی زۆر قورسە بمێنیتەوە لە وڵاتە. و بەپێی قسەی هەندێک کەس ئەڵێن کەنەدا بۆ هەموو کەسێک نییە، هەموو کەسێک بەرگەی ناگرێت. من زیاتر لە 100 ڤیدیۆم هەیە لە یوتیوب، لە هیچێکی باسی وشەیەکی نەرێنیم نەکردووە. وتومە قورسە، بەڵام بەم جۆرە وەکو ئەمڕۆ باسم لە وڵاتی کەنەدا نەکردووە. من ئەمەوە ڕاستیەکانتان پێ بڵم لەبەرەوەی ڕاستی شتێکە ناشاردرێتەوە و ناشتوانی چاوپۆشی لێ بکەین. حەز دەکەم ئەم ڤیدیۆیە وەکو بەرچاوڕوونیەک بێ بۆ هەر کەسێک کە بەتەمایە بێت بۆ کەنەدا، کە بزانێت چاوەڕێی چی ئەکات، شۆک نەبێت کە ئەو شتانی بەسەریایەن، ئەو شتانەی ڕوئێن لە ژیانی لە ساڵی یەکەم و دووەم و توانم بڵێم سێم و چوارەمیش. کەنەدا وەکو هەر وڵاتێکی تر لە وڵاتەکەی خۆمان زۆر جیاوازە. چەند خاڵێک هەیە هۆکارن بۆ ئەوەی کە بەرگە نەگری، بەرگەی وڵاتەکە نەگری. لایەنە باشەکانی وڵاتەکەمان باس کردو لە ڤیدیۆکانی تر، ئەم جارە باسی لایەنە خراپەکانی یەکەین، یاخود لایەنە قورسەکانی. یەکەم، کەی بۆ کەنەدا ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەی، ئەوەی لە کوردستان کردت و خوێندت و بەدەستت هێنا بیری لێ مەکەرەوە. مەبەستم چییە لە سفرەوە؟ کەی بۆ کەنەدا ئەبێت تەسحی ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ بێی بەس بۆ ئەوەی بچیتە سەر ڕێگەیەکی ڕاست. لە کوردستان شەهادەت هەیە، یەیتە ئێرە شەهادەکەت ئەعترافی پێ ناکەن، هەتا هەڵسەنگاندنی بۆ نەکەن. هەڵسەنگاندنی بۆ ئەکەن، ئەڵێن بڕۆرەوە زانکۆ بخوێنە، بڕۆرەوە کۆلێژ بخوێنە، بڕۆ 3-4 کۆرس وەرگرە، بڕۆ 15 کۆرس وەرگرە. تۆ کە پێشتر لە کوردستان مەکانەتی خۆت هەبوو، ئیشێکی باشت هەبوو، ئەزمونێکی باشت هەیە، پێت قورسە ئەوە بکەیت، پێت زۆرە ئەوە بکەیت. تۆ وەکو ئەندازیارێ، وەکو پزیشکێ، وەکو پارێزەرێ، وەکو هەر شتێکی تر، مامۆستایەکی زانکۆ، مامۆستایەک بێی لە سفرەوە دەست پێ بکەیت. پێت زۆرە لەبەرەوەی لە وڵاتەکەی خۆت ئەو شتانە تێپەڕانەوە، بەڵام لێرە ئەبێت تەسحیە بێ. سیستەمی خوێندن لێرە زۆر جیاوازە. بۆ ئەوەی تۆ بتوانی لە مەجالەکەی خۆت ئیش بکەی، نزیکەی 3 ساڵی ئەوێ بەس ئەبێ بە دوای ڕاکە بەس بە دوای بەدەستێنانی مۆڵەت بی، ئەبێ کۆرس وەرگری. هەندێک کەسێ 4 ساڵی زانکۆ بەکەلۆریۆسی پێ خوێننەوە، ئەبێ بخوێنیتەوە. بەپێی بەشەکەی خۆت دیاری ئەکەن، ئەو کۆرسانی کە وەرت گرتۆ دیاری ئەکەن کە ئایا تۆ کۆرسی زیاترت ئەوێ یانە، بچیتەوە زانکۆیانە. ئەوە هەمووی پارەیە، ئەبێ خۆت بیەی. لێرە خوێندن زۆر گرانە. ئەو بڕەپارەی تۆ ئەیە وەکو قوتابیەکی بیانی 3 قاتە ئەو پارەیە کە کەسێکی کەنەدی ئەیە، بۆیە حسابی ئەوە بکە. کە مۆڵەت کە ڕاکەکەی بە دوای مۆڵەتی سندیکایی بەشەکەی خۆت 3-4 تاقیکردنەوە هەیە، ئەبێ ئەو 3-4 تاقیکردنەوەیە لێی دەرچی، ئەبێ پرۆژێکت حازرکەی، ئەبێ سیمینار حازرکەی، ئەبێ ئیمتحانەکانت باش بیت. پرێشەرێکی زۆر، یعنی پەستانێکی زۆرت لەسەر بێ. دووەم، کەیتە ئێرە تۆ بێگانی، هەرچیەک بکەیت ئەمە وڵاتی تۆ نییە. پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خەڵکی کەنەدا زۆر قورسە، زۆر ساردن، لە معاملەکردن لەگەڵت زۆر نایسن، یعنی زۆر بەئەتەکێتەوە قسە ئەکەن، هەمویان نا، بەڵام زۆر بەیان ڕێزت ئەگرن وەکو پەنابەرێک، دەرگای وڵاتەکەیان کراوەتەوە بۆ تۆ. یەک کۆمە خزمەتگوزاریت پێشکەشەکەن بە خۆڕایی کە تۆ وەکو پەنابەریت و کەیس تەقدیمەکەی، ئەو شتانە ناڵێن. بەڵام ئەو کەسەی کە ئامانجی زۆری هەیە و ئەو کەسەی ئەوێت بەرزتر، یعنی ئاستی بەرز بێتەوە بەرەو خەون و خاڵەکانی خۆیان بگەڕێ، سەرەتا وەکوتم تۆ بێگانی لەم وڵاتە، حسابت جیایە. و هەروەها شتێکی تریش هەیە کە من ئەڵێم پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئەم خەڵکی ئێرە وەکو لای خۆمان نین، سارد و سڕن. یعنی ئێستا من نازانم دراوسێکم، ئەگەر شتێکی لێبێت من نازانم، ئەویش منیش ئەگەر شتێکم لێبێ لێرە ئەو ئاگای لە من نییە. کەس پەیوەندی بە کەسەوە نییە، کەس تەداخولی کەس ناکە. ئەوە هەم لایەنەکەی هەم باشە و هەم خراپە. یعنی وەستم قاچم تزدی، بەڕاستی قاچم تزدی. ئۆکێ،
ئەوە لایەنێ باش و خراپی هەیە. زمانەکە جیاوازە، کەلتورەکە جیاوازە. لێرە کە داخلی کەنەدا بووی شتێک تووشە بە پێڵێن کەڵچەر شۆک، دابوونەریت و کەلتور، هەموو شتێک هیچ بە هیچ نەوعێک لەوەی تۆ نزیک نییە. تۆ گەنجێکی هاتووی بۆ ئێرە، ڕۆتینیات، ژیانت هەمووی ڕۆتینە لە کوردستان، لەگەڵ خێزانەکەت ئەژی، نازانی لەسەر پێی خۆت بۆستی زۆربەی کاتچکە هەموو شتێکت پەیوەندی یعنی بەسراتەوە بە خێزانەکەت و خوشکت و دایکت و باوکت. لێرە هەموو شتێک لەسەر خۆتە، کەس یەک سنتت نایەتێ، کەس پەرداخی ئاوت نایەتێ، پەرداخێک ئاوت نایەتێ، ئەبێ هەمووی خۆت بیکەی، هەموو ئیشێکی ڕۆژانەت ئەبێ خۆت بیکەیت و کەس یارمەتیت نایە و ئەبێ پارەی هەموو شتێک بیت. پێشەوەی باسی ئیشکردن بکەم کە بڵێم ئەبێت تۆ هەر ئیش بکەیت و هەر ڕاکەیت، ئەو ژیانی کە لە کوردستان هەد بووە لە بیری کە چکە لێرە شتێکی ترە. ئەجا تۆ کە ئەم گۆڕانکاریە بۆ مرۆڤ زۆر قورسە، یعنی لە شوێنێکە و بچیتە شوێنێکی تر بەم جۆرە تووشی چیە بێت؟ تووشی خەمۆکیە بیت زۆربەی جار، ئەبێت بە هەر چۆنێک بێت یعنی حەلێک بۆ خۆت بدۆزیتەوە. ئەگینا بەرگە ناگریت، بەڕاستی بەرگەگرتنی ساڵی یەکەم و دۆم و سێمیش بە تایبەتی ساڵی یەکەم و دۆم لە کەنەدا زۆر قورسە. ئەبێ کار بکەیت، کارکردن لێرە جیاوازە. ئێمە ئەزانم زۆر جار ئەڵێن لێرە کارەکەیت و پارەی هیلاکی خۆت دەرەهێنی، بەڵام جۆرێکی ترە کارکردن لێرە. کە ئەڵێم کارکردن ئەبێ زۆر ئیش بکەیت، پێ ڕاناگەی لەبەرەوەی حکوومەت هەموو ئەو پارەی کە وەریەگری هەمووت لێ وەرەگرێتەوە، ئەو پارەی بە هیلاکی خۆت دەرتێناوە. ئەتوانم بڵێم هەمووی نا، بەڵام زۆربەی بەشێکی زۆری لە باج ئەڕوە، لە تاکس زەڕیبە، بەشێکی زۆری لە ئەممەنە گرانە کەنەدا زۆر گرانە، یعنی باری کێشەی ئابووری و شتی هەیە، هەر ئەم چەند ساڵانە زۆر گرانە شت، بۆیە ئەبێت ڕاکەی. ئەنجا وەرە تۆ بیر بکەرەوە من لە کوردستان لەکوێ بووم، ئێستا ئەبێ لە سفرە و دەست پێ بکەم و ئەبێ بچیتە ڕێستۆرانت، ئەبێ بچیتە ئیشێکی سادە بکەی کە هیچ پەیوەندی بە بەشەکەی خۆتەوە نییە. ئەمە هەمووی لە ژێر سێبەری ئەو 3 ساڵەیە کە من باسی یەکەم ئەبێت تەسحیە بیەی بۆ ژیان خۆت، بۆ مستەقبەل خۆت. ئەبێ لە سفرە هەر ئیشێک بێ ئەبێ بیکەی، علاقەی نییە. هەرچەنە من لەگەڵ ئەوم هەموو ئیشێک پیرۆزە، ینی هەموو ئیشێک، هیچ ئیشێک لێرە عیب نییە، هیچ کەسێک بە چاوێکی کەمتر سەیرت ناکات بڵێ ئەمە بۆ میشە ئەەکەیت، بەڵام لە ناخی خۆت ئەو هەستە هەر بۆ دروستە بێ بڵێت و نەڵێت کە لە سفرۆ دەست پێەکەیتەوە. بەڵام هەر دەم کە هاتی بۆ ئێرە، هەر کەسێک کە بەتەمای بێت بۆ ئێرە، دائیمەن ئەو شتە بێنە بەرچاوی خۆت کە تۆ بۆوە ئەەکەیت، پلانەکەت چییە، بۆچی تێ ئەکۆشی، بۆچی ڕاکەیە، بۆچی ئەم هەوڵە ئەی، هەردەم ئەو ئامانجە بێنە بەرچاوی خۆت بۆی سارد نەبیتەوە، چکە هەندێک جار بەرگە ناگری خۆشت نازانی چی ئەەکەیت و یعنی خەمۆکیەک ئەدگرێ بەرت نایە. بۆیە دائیمەن یعنی تۆ لێرە کەسایەتی تۆ ئەچیتە ژێر تێست. لێرە دەرەکەوێ نەک تەنها لە کەنەدا، مەبەستمەوەیە لە دەرەوەی وڵات، لە دەرەوەی وڵات تۆ ئەچیتە ژێر تێست، بزانی کەسایەتی تۆ چەنێ بەرگە ئەگرێت، چەنێ بەهێزی لێرە بۆ دەرەکەوێت. لە کوردستان بۆ دەرناکەوێت چکە تۆ لە ماڵەوەی ئیشەکەی چیتەوە ماڵەوە هاوڕێکان و خزم و کەس و کار خۆتە بینی. بەڵام کە سەفەرەکەی بۆ وڵاتێکی تر، لێرە تاقیکردنەوەکە دەست پێکە، کەوتە ژێر تاقیکردنەوە. بۆیە ئەوە یەکێکە لەو شتانێک کە زۆر قورسە لێرە. شتێکی تریشی هەیە، لایفستایلی ئێرە زۆر جیاوازە. نە خزمت لەگەڵە، نە کەست لەگەڵە، ناتوانی کەنەدی بکەیتە هاوڕێی خۆت وەکو ئەو هاوڕێتی کە خۆمان هەمانە. خێزانەکەت لەگەڵ نییە، ئینجا غەریبەکەی، یعنی بەڕاستی ئێمەی کورد کە لە دەرەوەی وڵاتین 95 ئەوانەی کە خێزانەکانیان لەگەڵیانە ئەوانە کێشیان نییە، ئەوانەی تر کە بەتەنیا هاتوون کێشەی سەرەکی غەریبی و دووریەکەیە.
ئەمە وەرە ئەمە حەلکە دائیمەن لە 24 کاتژمێرەکە بەشێکی مێشک تۆ لە کوردستانە لای ماڵەوەتانە بەشێکی مێشکت ئەبێت تا پێت بکرێ ئەو بەشە ینی پشتگوێ خەی ئەگەر دانیشی بیر بکەیتەوە بچیتە ناو فکر و خەیاڵات ئیتر ناتوانانی هیچت پێ ناکرێت دائیمەن دڵت دەست لەسەر دڵتە کەس تەلەفۆن نەکە تەلەفۆنێ نەکرێ خەبەرێکی ناخۆش نەبیستم شتێک ڕوو نەیە ئەمە هەر لەگەڵتە هەتا ئەڕۆیتەوە بە سەردانیش بڕۆیتەوە بێتەوە هەر ئەمە چۆن کۆنتترۆڵیەکەی بە خۆت کۆنتترۆڵێکی بەڕاستی خەڵک هەیە ئەوە زاڵە بێ بەسەری ناتوانێت ینی بەرگە ناگرێ بەڵام ئەگەر خۆت مەشغوڵکەی بەشتەوە ئەوە ئەتوانی ئەنجا زۆر سەیرە ینی تا دوور نەکەویتەوە لە ماڵەوە یعنی تا دوور نەکەویتەوە لە ماڵەکەی خۆت لە دایک و باوکت و خوشک و برا و خزم و کەست و هەموو نازانی چەنێ قورسە ینی نازانی غەریبی چەنێ قورسە ئیلا ئەوەی کە خۆی غەریبی دیوە ئەزانێ هەستەکە چۆنە کێستا باسی یەکەم ئەنجا دووریشە وەکو ئەوڕوپانیە بڵێ ئەچم تکتێ ئەبڕۆم و ئەڕۆمەوە زۆر دوورە 15 کاتژمێرە بێت لە ناو فڕۆکەبی ئەنجا غەریبیەکەشمان لابرد سەیرمان کرد غەریبیەکە شتێکی تر هەیە کەش و هەوا بەڕاستی وشەم نییە پێناسەی کەش و هەوایەکەتان بۆ بکەم لەبەر ئەوەی پێناسە ناکرێت ینی کە پێتان ئەڵێم پێناسە ناکرێت زۆر ساردە بە تایبەتی هەرێمی ئەلبەرتا ینی سەرماکەی تووشی خەمۆکیەک ئەبیت لە مانگی 12 تا مانگی 3 تۆ بەس بەفرە بینی ئەنجا چی قەی ناکا بەفر لەسەر سرم هەواکەی چەند ساردە هەموو شتێک دائەخرێ هەموو شتێک کەس لە دەرۆنیە بەس مەطعەم و مۆڵ کراوەتەوە نازانی چی بکەیت بەڕاستی سەرماکەی کە ئەچیتە دەرەوە سەرتێشێ لەگەڵی ینی زۆر ساردە بخۆ ئێستا بیر یەکەم و سەرمان بوو هاوینەکەی کورتە ئەنجا هاوینەکەی زۆر خۆشە بۆ نمونە ئەو ئەکتیڤیتی هەیە ڤیستیڤاڵ هەیە ئەتوانی بچیتە سەیرانگە ئەتوانی سەفەر بکەیت توش خۆشە بەڵام زستانەکەی بەڕاستی چاڵەنجێکی زۆر ینی سەرمای ئێرە نەوعێکترە نازام پێناسە ناکرێ ناتوان بۆتان پێناسەکە بەڵام ئەوە شێکێکە لە ئەستەنگیەکان بەڕاستی چکە تووشی خەمۆکیەک ئەبیت شتیوانیە ئەمە ئەنجا خاڵێکی تریشی هەیە دوورە غەریبیە ساردە ئەبێ لە سفرۆ دەست پێ بکەی قورسە ژیان لێرە ئەبێ بەس ڕاکەڕاکەی ئیش بکەیت تویە کۆمە باجت لێ وەرئەگرن و ئیتر دواییش بیرەکەی دڵی من بۆ ئاکەم من بۆ لێرەم من چیمیاوە لەم وڵات ئەمێ بەس بڕۆمە وڵاتەکەی خۆم بچمەوە لەگەڵ ماڵەوەمان دانیشم و پیاسەیەک ناو شار و ئەم خەیاڵاتانت بێت ئەمە هەمووی کۆ بێتەوە بەڵام دواییش دوای ئەم هەموو ناخۆشیە دواییش بیرەکەی تۆڵی ئامانجێکم هەیە من بۆ ئەکەم ینی ئەمە هەتا سەر نییە ئەمە 3 ساڵی یەکەمە بیدایەتەوەیە کە ئەڵێی وێڵ بوویتە سەرگەردان نازانی چی بکەی زۆر سەیرە چەندێ شت فێر بوویتە لە وڵاتەکەی خۆت هەموو بیرەچێت ینی ئەڵێی کەسێکی هیچ نازانی ینی ئەمەنە پەستانی دەرونی و پەستانی ئیشویە کۆمەشتت لەسرە هەستەکەی تۆ ینی هیچت نەکردووە هیچ نازانی زۆر سەیرە بەڵام بەڕاستی ینی بەرگەی ئەوێت ئەبێ بەرگە بگری جا زۆر جار ئەو پرسیارە ئەکەن ئایا هەموو کەسێک ئەو بەرگەی هەیەنی تەحەموول دەکات وەڵامەکەی نازانی لە کەسێ بۆ کەسێ تر کەوتووە هەتانی تاقی نەکەیت و ئەم هەموو شتە ناخۆشە نەبینی نازانی بۆیە کە من زۆر جار ئەڵێم ئەزمموی تۆ ئەزمموی کەسێک ئەزمموی تۆ نییە و ئەزمموی من ئەزمموی تۆ نییە لەبەرەوەی من نازانم تۆ چەنێ بەهێزی تۆ نازانی من چەنێ بەهێزم نازان خەڵکەکەی تر چۆنە هەر کەسە و خۆی لەژێر ئەم تاقیکردنەوەیە بەڵام گرنگە بزانی کە هەر کەسێک بێت بۆ ئێرە بزانی چی چاوەڕێت ئەکا شتێکی ترت لە خەیاڵ دروست نەکرد بێ بڵێ واو کەنەدا وایە و ئەچم دەوڵەمەنە بم و ئەو شتانی کە ئەمێ یەکسەر بۆمیەتە دی لە ساڵی یەکەم و دووەم و ئیتر ئەو خەون و خەیاڵی هەمە ئەیهێنمەدی نە
ئەبێت سەیری هەموو ئەگەرەکان بکەیت، ئەبێت چاوەڕێی ئەم شۆکە بیت، ئەبێت بەم شۆکەیە تێپەڕی. زۆر سەیرە ساڵی یەکەم یعنی هەر زۆر سەیرە ساڵی یەکەم لەمووی ناخۆشترە، ئەنجا هیچ نازانی و تا باسی نەکەم. بۆیە مەبەستم لەم ڤیدیۆ ئەوەیە کە تۆ تووشی شۆک نەبیت، ئەو شتەی بەسەرەتیت تەنها تۆنیت، هەموو کەسێک وایە، هەموو گەنجێک هەموو کەسەیەت بۆ ئەم وڵاتە وایە، بەڵام هەمووی تەسحیە ئەیە لەبەر ئەوەی ئەزانێ ئەم 3 ساڵە لە تەمەنی بڕواستەیەکەی ترکێت زۆر باشترە بێ، 3 ساڵەکەی ترێت هەر زۆر لەوە باشترە بێ، جنسیە وەرەگری، سەرەتا کە ئیقامە وەرەگری بەشێکی ئەو قورسی لەسەر شانتە بەشێکیت لێ ئەڕوا، دوایەوە کە جنسیە وەرەگری ئیتر تەواو نەما هیلاکی و ساردە و گەرمە و نازام چیوانە نامێنێ لە بروی تاو تۆ جنسی وڵاتێکی تر وەرەگری. بۆیە کەنەدا ئاسان نییە، وڵاتێکی ئاسان نییە، بە تایبەتی ئەو سیستەمەی کە بۆ خۆیاندایان ناوە. ئێمە وەکو کورد زۆر قورسە بۆمان، یعنی کەین بۆ ئێرە، ئەبێت تەحەممولت هەبێت لەبەرەوەی لە کۆتاییە تۆ بۆ ئامانجێک هەوڵەی، بۆ شتێکە هەوڵەی، تۆ بۆ خۆشی وان ناکەی، وانە؟ ئەتەوێ مستەقبەلێکی باش بۆ خۆت و بۆ خێزانەکەت بنیاد بنێ، هەموو شتێکیش لە حیاتە تەسحیەیە بەڕاستی، ینی ئەبێ ئەستان بۆم نایە تەسحیە چی پێڵێن بە کوردی، بەڵام ئەبێت هەوڵ بیەی، ینی ئەبێ بەڕاستی هەوڵ بیەی بۆ ئەوی بکەیتە ئامانجەکەت. من مەبەستم ئەوە نییە سارتان کەمەوە، بەڵام ئەمە حەقیقەتەکەیە بەڕاستی، ویستم لە ڤیدیۆیەک بەڕاشکاوی باسی ئەوە بکەم. جا جگە لەوە شتێکی تری شێبا ئەوە زۆر بەپەلە باسی کەم. کەلتور، ئاین، ئەو بیر و باوەڕەی کە هەتە ئەمانە هەمووی لێرە دەوروبەرەکەت هەمووی جیاوازە، بۆیە ئەبێ زۆر بەهێزبی بۆ ئەوەی لە عادەت و تەقالید و دین و هەموو شتێکی خۆت بپارێزی و ینی بتوانی باڵانس ڕاگری و کۆنتڕۆڵ خۆت لە دەست نیت و سەرگەردان نەبی، چکە زۆر کەسەیەک هێتە ئەوروپایان ئەچێتە وڵاتێکی تر ئیتر وێڵە بێ خۆشی نازانێت بە چ ڕێگایەکە ئەڕوە، ئەوە زۆر گرنگە ئاگات لە خۆت بێ دایمەن، ینی باوەڕەت بە خۆت هەبێ، ئەوە لە هەمووی گرنگترە. ئینجا ساردیش نەبنەوە، تازە 20 خولەکە باسی شتە خراپ نەخۆشەکانەکەم داڵم سارد نەبنە، بە جددیمە سارد مەبنەوە. چیتر ئەوانەی هەیە لەوانەیە زۆر شتی تریشە بێ باسم نەکردبێ، بەڵام 20 خولەک بەستە زۆرە، بایتە لەبەر چاوتان نەکەوێ. هەوڵبەن پرسیارەکەشەوەی ئایا ئەهێنێ شایەنێتی 100% شایەنێتی. کەنەدا 100% شایانی هەموو ئەو شتە ناخۆشانەیە بەسەرت بێ و ئەو هەموو هەوڵ و ماندوو بوونە، لە کۆتاییە ئامانجەکەی بەدڵی ئەنجامەکەی بەدڵی خۆتە بێ. هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ، پرسیارەکانیشتان لە کۆمنت بۆم بنووسن.